موفق حسێن محەممەد ناسراو بە دکتۆر مۆفق هەنارەیی لە ساڵی 1970 لاولێر لەدایک بووە. لاولێر نیشتەجێ لە ساڵی 1991ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی یەک دەرچووی پەیمانگەی مەلا ئەفەندی بۆ خوێندنی ئیسلامی لە ساڵی 1994. دووەم دەرچووی کۆلێژی شەریعە و خوێندنی ئیسلامی لە شاری دۆک ساڵی 1999. ماستەر لە پەروەردەی ئیسلامی لە زانکۆی جیان وڵاتی لوبنان تەرابلوس لە ساڵی 2013. چوارەم دکتۆرا لە فەلسەفە و پەروەردەی ئیسلامی لە زانکۆی ئازادی ئیسلامی لە وڵاتی ئێران تەبرێز لە ساڵی 2024. ئەو پۆست و بەرپرسیارەتە حیزبیانەی پێشترەی بوون. یەکەم ئەندامی دەستەی کارگەری ناوچەی یەکی هەولێر لە ساڵی 2001. دووەم بەرپرسی ناوچەی حوتی کۆمەڵی دادگەری لاولێر لە ساڵی 2007. سێم کارگێڕی مەڵبەند و بەرپرسی بەشی پەیوەندیە سیاسەکانی مەڵبەندی ئەولێر لە ساڵی 2010. چوارەم کارگێڕی ڕێخستنی مەڵبەندی 11 دەوروبەری ئەولێر لە ساڵی 2014. پێنجەم ئەندامی دەستەی کارگەڕی مەکتەبی ڕێخستن لە سلێمانی ساڵی 2015. شەشەم ئەندامی لەقی مەکتەبی سیاسی لاولێر ساڵی 2017. ئەو خول و ڕایەنانانەی کە بەشداری تیاندا کردووە. یەکەم بەشداریکردن لە خولی ئەلقیادە و تەختیت الاستراتیژی لە شاری تەرابلوسی لوبنان لە ساڵی 2014. بەشداریکردن لە خولی الخبرة في العمل القرآني والعمل المؤسسي ساڵی 2013. سێم بەشداریکردن لە خولی ڕایەنانی ڕایەنەران TOT ساڵی 2017. چوارەم بەشداریکردن لە خولی پلاندانانی استراتیژی کەسی لاولێر ساڵی 2014. پێنجەم بەشداریکردن لە خولی الصرف الإسلامية والرقابة والتدقيق الشرعي ساڵی 2020. شارەزایی و لێهاتووی هەیە لە: یەکەم شارەزا لە بواری پەروەردە و پەروەردەی ئیسلامی. دووەم شارەزا لە بواری ئابووری ئیسلامی. سێم شارەزا لە بواری کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوە جەماوەریەکان. چوارەم شارەزا لە بواری کاری دامەزراوەی. پێنجەم شارەزا لە بواری دانانی پرۆگرامی پەروەردەی و ڕۆشنبیری. شەشەم شارەزا لە زمانی عەرەبی و فارسیدا. چالاکی ڕۆشنبیری و کلتوری. یەکەم بەشداریکردن لە خولی وتاردان و سیمینار لە شاری دۆک ساڵی 1997. دووەم بەشداریکردن لە خێوەتگەی مانەوەیی پەروەردەی ڕۆشنبیری لاولێر لە ساڵی 1997. سێم بەشداریکردن لە خولی گەشەپێدانی مرۆیی لە ساڵی 2007. چوارەم بەشداریکردن لە خولی خوێندنەوەی خێرا القراءة السەریعە و گۆڕانکاری التەغییر لە ساڵی 2008. پێنجەم بەشداریکردن لە خولی دیبلۆماسی و پەیوەندیە سیاسیەکان و کارگەری و دارایی لە ساڵی 2009. شەشەم بەشداریکردن لە خولی پلانی استراتیژی تاکەکەسی لە شاری تەرابلوسی لوبنان لە ساڵی 2011. حوتەم بەشداریکردن لە کۆنگرەی الإعجاز العلمي في القرآن الكريم لە شاری ئەستەمبول لە تورکیا لە ساڵی 2011. هەشتەم بەشداریکردن لە خولی پەروەردەی ئیسلامی و کارگێڕی پۆل التربية الإسلامية وإدارة الصف لە وڵاتی ئەردەن لە ساڵی 2012. نوێم بەشداریکردن لە خولی کاری دامەزراوەی و خۆبەخشی العمل المؤسسي والتطوعي لەلایەن ڕاهێنەری نێودوڵەتی یوسف سەعادە لە ئەولێر لە ساڵی 2013. دەیەم بەشداریکردن لە خولی هونەری بەڕێوەبردننی پۆل و حەلەقاتی قورئانی پیرۆز بۆ فێرکردن و لەبەرکردن لە وڵاتی سعودیە لە ساڵی 2017. یانزەیەم بەشداریکردن لە خولی پاکێجی تەواوی الصرف الإسلامية وأساسيات التمويل الإسلامي المراجعة المشاركة المضاربة المزارعة السلم والسلم الموازي الاستصناع والاستصناع الموازي الإجارة خطاب زمان الصكوك لعمانی پایتەختی ئەردەن و بەغدا لە ساڵی 2021 بۆ 2022.